عزیزان لە تۆر و گفتوگۆکانمان بەردەوام بین. دکتۆر شوان ئادەم ئایڤە سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیایی لێرەیە قساکەین سەبارەت بە بابەتێکی گرنگ هەمیشە لە کاتی بەڕێوەچوونی بانگشتی هەڵبژاردندا لە سەرتاسەری جیهاندا هەندێک جار تاکە کەس ژیانی تاکەسی پێشەل دەکرێت. ئەمەش ڕنگدانەوەیکی خراپی دەبێت لەسەر کۆمەلگا و لەسەر خودی هەڵبژاردنەکە خۆشی. چۆن دەکرێت کۆمەلگە بە دوور بێت لەم کارانە تەندروستە؟ حتمما بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە دکتۆر شوان جەنابیان ڕاستەوخۆ لێرە. دکتۆر بەخێر بێ. دکتۆر چۆن بانگشەیەکی تەندروست ئەنجام بدرێت؟ خۆی لە ڕاستیە بانگەشەی هەڵبژاردن جۆرەکە لە مۆندیال بۆ میدیاکاران کە تێدا بتوانن لەو مودەیە کە دیاری کراوە ئەو پەیامانی خۆیان بژێن. هەڵبەت بانگەشەی هەڵبژاردن گرێدراوی ئەو لیست و قوارە سیاسیانەیە کە بەشداری هەڵمەتی هەڵبژاردنەکەکەن و لەوێشەوە گرێدراوی ئەو دەستگای ڕاگەیاندنەیە کە ئیشی تیاکە. هەر ڕۆژنامەوانێک لە دەستگایەکی ڕاگەیاندنا ئیشەکە و ئەم دەستگای ڕاگەیاندنەش خۆی بۆ خۆی کۆمەڵەیە یاسا و ڕێسای تایبەتی هەیە بۆ ڕووماڵکردنی ئەو هەواڵانەیە ئەو ڕووداوانەی کە لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنە ڕوێدا. هەڵبەت داواکردن بۆ ئەوەی هەڵمەتێکی بانگەشەی تەندروست بەڕێوە بچێ گرێدراوی ئەوەیە لە وڵاتەیە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان چ جۆرە ڕێسا و یاسایەکی هەیە بۆ ئەو هەڵمەتە. ئێمە ئازانین لە هەموو هەڵمەتێکی هەڵبژاردنە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان چ لە عێراق بێت چ لە هەرێمی کوردستان کۆمەڵە ڕێسایە کۆمەڵە ڕێوشێن بڵاوکات و یەکێ لەوانی کە بەداخەوە لە خۆڕەڵاتی ناوەڕاز و لە کوردستانیشە تا ڕادەیەکیش لە وڵاتانی دەرەوە هەیە بابەتی دەزوەردانە لە نێو ژیانی تایبەتی کەسەکان بە تایبەت ژیانی تایبەتی کاندیدەکان ئەوانەی کە خۆیان هەڵبژێرن یا خۆیان بەربژێرەکەن بۆ ئەوەی لەو هەڵبژاردنە دەرچن. لە وڵاتانی دەرەوە بە یاسا و بەڕێسا یاساخ کراوە کە دەزوەردان لە ژیانی تایبەتی کەسەکان بکرێت. بەڵام لە کوردستان و لە عێراقیشە تا ڕادەیەک ئەگەرچی کۆمیسیۆنی باڵا زۆرجار ڕێنمایی ئەوەیە یا هۆشاری ئەوەیە کە دەزوەردان لەم جۆرە بابەتانەیان نەکرێ، بەڵام بە تەجروبە بە ئەزمموی ئێمە وەکو ڕێکخراوی چاودێری میدیای کوردی کە هەڵبژاردنەکانی پێشومان چاودێری کردو بە تایبەت هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن زۆر جار لادان هەیە دەستێوەردان هەیە لە ژیانی تایبەتی کەسەکانەوە لە نێو کەسەکانیشە بە تایبەت ئەو کاندیدانەی کە لە ڕەگەزی مێینەن بە حکومیەوەی کوردستان و عێراق لە خۆڕەڵاتی ناوەڕاستە تا ئێستا بەرمەبنای کارنامە و پلانی داهاتووی کاندیدەکان یا لیستەکان نابێتە باعیسەوەی کە دەنگدەر دەن بە بەڵکو لەسەر ئەساسەوەی کوڕی کامە عەشیرەتە کامە خێڵە کامە کەسایەتی دیاری کۆمەڵایەتیە باگراوندی خێزانی چۆنەواتە زۆرتر ئیش لەسەر زاکیرە ئەکرێ وەک لەسەر ئیش لەسەرەوە بکرێت کە لە داهاتووە ئەم کاندیدا یا ئەم لیستە چۆن ئەتوانێت کارنامەکەی یا تواناکی بخێتە کارەوە. بەشێکی زۆری لەو کاندیدانش کە هەڵبژێرن بەڕاستی ئەگەر دقت بن زۆرجار لەسەر ئەساسی ئەم باگراوندێ و حیزبە کوردیەکانیش حیزبە عێراقیەکانیش لەوە تێگەیشتون لەم ژینگەیە ئەبێ ئیش لەسەرەوە بکەن و ئەم ژینگەیەش کە ژینگەیەکی خێڵەکی کۆمەڵایەتیە زۆرجار مەسایلی شەرەف مەسایلی دەزوەردان لە ژیانی تایبەتی کەسەکان بابەتێکی حەساسە بە پێی چوونە پێشەوەی هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردن بە تایبەت لەو کاتانی کە نزیکە بێتەوە لە ڕۆژی دەنگدان زیاتر ئیش لەسەرەمە ئەکرێ و بەداخەوە بەشێکیان بە ڕۆژنامەوانان نەکرێت بە کەناڵەکانی ڕاگەیاندن نەکرێت لە ڕێگەی کۆلاج و مۆنتاژی هەندێک وێنە و هەندێک ڤیدیۆ کە بەشێکیان ڕەنگە دروستکراو بن ئەسڵ و ئەساسی نەبێ و بەشێکیشان ڕەنگە وجودی هەبێ بەڵام لەو سەروەختەیە بڵاوکرێت. دکتۆر بۆ خۆی ئەمە کە وەکو تۆ باست کرد لە هەندێک لە میدیاکانەوە کە ئەڕواوە بێتە هۆی ناوزڕاندنی تاکە کەسەکە ئەمە بۆ خۆی کاریگەری نابێت لەسەرەوەی کە دەنگدەر بە شێک لە شێوەکان لەم هەڵمەتی بانگەشەیە یعنی گوێ نەگرێەوە سار بێتەوە و نتوانێت مەسەلەن ئەوەی جاری وا هەیە دەنگدەرێک ئەوێت دەنگ بە بەڵام شێوازێک لە بانگەشەی هەڵبژاردنە بینێ لەوانەیە بۆ خۆی پەشیمانی لە دوابێ. ئەمە بۆ خۆی لە میدیاکان چۆن کاری لەسەر بکرێەوە ڕێگری لێ بکرێتەوەی کە ئەم جۆرە لە مامەڵەکردن لەگەڵ تاکە کەسەکان لە ناو بانگەشەی هەڵبژاردنە گۆڕانکاری بەسەر بەڕێز ئەمەشت بە ناوزڕاندن کرد. ئێمە ئەگە جیاوازی بکەن لە نێوان ناوزڕاندن و ژیانی تایبەتە ناوزڕاندن ئەگەر تۆ بەڵگەیەک لەسەر کەسێک هەبێ بتوانانی بیسلمێک لە دادگا ناوزڕاندنەکە لەسەر تۆ وەکو ڕۆژنامەوان وەکو میدیاکارەکە یا دەستگا ڕاکەیانەکە لاچێ بە سزای و کەساترێکە با بڵێن کارە نەشاوەکەی کردووە کارە نەشاوەکە ئەگەر گەندەڵیەک بێ ئەگەر هەر پێشێلکارێکی دیکە بێ بەڵام لە ژیانی تایبەتیە وانێت تۆ هەتا بیشی سەلمێنی لە دادگایە مەسەڵەن بە قازانجی تۆ قەرار نادرێت
چونکە بەپێی یاسای سزادانی عێراقی هەر کەسێک کە بابەتی تایبەت بە ژیانی خێزانی ژیانی تایبەتی کەسەکان بڵاو کاتەوە بەدەق نووسراوەڵێ هەتا ئەگەر ڕاستیش بێنی ئەگەر وجودی شێ بێت و نابێ بڵاوی بکەیت بۆ لەبەرەوەی هیچ سوود و بەرژەوەندێکی گشتی تێدانە کەناڵەکانی ڕاگەیاندن چۆن نتوانە بکەن ئەمە ئەکرێ ببێتە خەتی سووری کەناڵەکانی ڕاگەیاندن هەر جۆرە هەواڵەگەر جۆرە زانیاری ئەگەر جۆرە وێنەیەگە جۆرە بەڵگەنامە و ڤیددیو و دۆکیومنت کە پەیوەندی بە ژیانی تایبەتی کاندیدەکانەوە هەبێ بڵاو نەکرێتەوە ینی ئەمە ئەکرێ بە قەرارێکی فەوقی لە دامەزراوە ڕاگەیاندنەکەیە بڵاو بکرێتەوە بەڵام ئێمە ئازانین لە کوردستانە زۆربەی دامەزراوەکان حیزبین و حیزبەکانیش ڕەنگە لەو فترەی حملەی انتخاباتانەیە هەموو وەسایلێک بەکار بێنە بغەض النەزەر ئەوەی ئەو وەسایلە مەسەلەن قانونی یا قانونی یا ئیتیکی یا ئیتیکی نییە بەکاری ئێنێ بەشێک لە خەلەکان ڕەنگە لەو لایەنەوە بێکە لە پشتی کەناڵەکەوەیە ئەمە وەکو کەناڵ وەکو دەستگا سیاسەتی کارکردن لە هەرێمی کوردستان دەتوانین بڵین ڕێگە خۆشکەرە بۆ هێنانە پێشی دۆخێکی ئاواهی و دروستکردنی کارێکی لەو شەوە وەڵامی ئەوەش هەیەمەوە لە پاڵ دەستگا ڕاگەیاندنەکە هۆشیاری میدیایی میدیاوانەکەی ئەو کەسی کە ئیشە ڕۆژنامەوانەکەیە کە تۆ وەکوڕ ریپۆرتێرێکەیەکی ریپۆرتاژێگەکەی ئەبێ پێشوەختە ئەو لە بەرچاو بێتەوە ئەچی بە دوای ئەو زانیاریانەیە وەریەگری کە بەرژەوەندی گشتی تێدایە نەگەوی تۆ بچیتە شوێنێک ئیش لەسەر تەسویرکردنی ناوماڵی کاندیدێ بکەی ئیش لەسەر پەیوەندە سۆزداریەکانی بکەی ئیش لەسەر پەیوەندە خێزانەکانی بکەی چەند جار جیابەتەوە چەند جار مەسەلەن زەواجی کردووە چەند جار پەیوەندەکانی تێگاوە چەند مناڵی هەیە لەگەڵ مناڵەکانی ئەژی ناژنێک ئەمانە ڕەنگە کۆمەڵە زانیاری بێ بۆ کەسی دەنگدەر هیچ سوودێکی نەبێ مەبنای ئەوە تۆ مەفروزە ئیش مەسەلەن لەسەر ئەجەندای ئەم کاندیدە بکەی ئەم کاندیدا چ کارنامەیەکی هەیە لە 4 ساڵی داهاتووە شیای ئەوەیە مەسەلەن ببێ بە کاندیدێک و لە پەرلەمانە داکەوتی لە کەسەکان بکەن بەنسبەت پرسیارەکەی جەنابتەوە لە هەرێمی کوردستانە دۆخێکی وا دروست بووە کە سیستەم وجودی نییە ئێمە نە سیستمی سیاسیمان هەیە بە نووسرا و کە ئەگەر بمانەوەی دراسەیەکی لەسەر بکەین زانین سیستمی سیاسی هەرێمی کوردستان لیبراڵە دیموکراسیە پاشایەتیە پشتا و پشتە چ جۆرێکە ئەمەمان نییە وەکو دەقێک لە ماڵپەرەکانی باڵێن حکوومەت و پەرلەمانەوانی شارە بەودراوە کە سیستمێکی سیاسی پەرلەمانی بەڵام ئایا لە واقعدا ئێمە سیستمێکی پەرلەمانیمان هەیە نەخێر نیمانەوە بۆ کایەکانی دیکە سیستمی تەندروستی ئابووری کۆمەڵایەتی میدیایی هیچێک لەمانە ئێمە سیستمێکی دیار و بەرچاو و ڕوونمان نییە کە بەرمەبنای ئەوە ئیشی لەسەر بکەیت کە سیستمت نەبوو تۆ ناتوانانی مەسەلەن بەپێی ئەو شتانەی کە دیاری کراوە تەعامل بکەیت بۆیە زۆر جار کە داوایەکی سەخت لە ڕۆژنامەوە یا لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەکرێت کە پابند بن بە یاسا بەرکارەکان یا ڕێسا پیشەیەکانەوە لەوەی کە دەست نەبن بۆ ژیانی تایبەتی کەسەکان بەڵام زۆر جار ئەوانیش مەسەلەن معاناتیان هەیە ئەوانیش باز لەوەکەن بۆ نمونە کابرا بەرپرسیارەتێکی حکومی هەیە لەنەو دەستگایەکە دەستگایەکەی ئیستقلالەکە بۆ بانگەشەی هەڵبژاردن یا دەستگاکەی ئیستقلالەکە بۆ ژیانی تایبەتی خۆی ئەمە مەفروزە میدیا ئیشی لەسەر بکات چونکە ئێمە لە باسکردنی ژیانی تایبەتی کەسەکانیشە دوو لێکدانەوە دوو بۆچوونی جیاوازمان هەیە کە ئێمە لە ماستەرنامەکەمانە کە بە ناوی مافی ژیانی تایبەت لە یاسا و ئیتیکی ڕۆژنامەگەریە بە دوور و درێژی باسی ئەو دۆخانەمان کردووە کە ڕۆژنامەوان لە چ دۆخێکە ئەتوانێت لە چ دۆخێکە ئەتوانێت مەسەلەن دەزۆردەم کە لە ژیانی تایبەتی کەسەکان بەگشتی و بە دیاریکراوی لەسەر وەختی هەڵبژاردنەکانە بۆ نمونە کەسێک کە پێگە حکومیەکەی پێگە حزبیەکەی پێکە ڕسمیەکەی بەکارێنێ بۆ ئیستقلالکردنی ژیانی تایبەتی خۆی ئەمە لەوێدا مەفروزە و بەشێکە لە ئەرکی سەرەکی ڕۆژنامەوان و کەناڵەکانی ڕاگەیاندن ئەم جانبە هەڵبدەنەوە و ئیشی لەسەر بکەن هەر بە نمونە ئێمە چیرۆکی مۆنیکا لیوینسکی و بیل کلینتۆنمان هەیە کە میدیاکان ڕۆڵێکی گەورەیان هەبوو لەسەرەوەی کە ڕای گشتی بوو ڕوژێنن لەسەر ئەو قەزە و وای لێ بکەن بچێتە بەردەم دادگا و داکۆکی لە خۆی بکە و جۆرێکی دیکەمان هەیە کە ژیانی تایبەتی کەسەکانە ئەگەر هیچ سوود و بەرژەوەندەیەکی تیان نەبوو لە ڕاستی ڕۆژنامەوان ئەبێ خۆی لەوە بە گەورەتر بزانێت کەناڵی میدیای بێ خۆی لەوە بە گەورەتر بزانێت کە دابازێتە مستەوایەکی زۆر نزم بۆی تەداخل لە ژیانی تایبەتی کەسەکان بکەوە بیکاتە کارتێک بۆ حملەی انتخابات شتێکی تر هەیە کە یعنی لەم ساڵانەی دوایە زۆر پەرێ پێدرا ئەوش سوشیال میدیا خۆتەزانی لەو ڕێگەیەوە زۆر شت هەیە بڵاو ئەکرێتەوە و زۆر شت هەیە لەوانەیە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانە ئەمە بەکاربهێنرێ بۆ لێدانی کەسەکان ئەمەیان یعنی هەرچەنە کۆنتترۆلکردنی ئەمە ئاسان نییە شتێکی ئاسان نییە بەڵام لەمایان ناچی بکرێت لەم بوارەیان ناچی لە ڕاستیدا سوۆشال میدیا ئەگەر بۆ وڵاتانی دیکە بۆ خەڵکی دیکە نیعممەد بێ بۆ ئێمە
بۆتە جۆرێک لە بەڵا بۆتە جۆرێک لە سرێشەیەکی بەردەوام کە هەموو کەرت و کایەکانی گرتوێتەوە و بە جۆرە لە جۆرەکان ئازاری هەم تاکە کەسی یاوە هەم دەستگا و دامەزراوەکانی یاوە. ئێمە لە کوردستانە هەندێشت هەیە یا لە ئاسی جیهانە بۆ ئەوی ڕێکی بخی پێویست بە یاسا هەیە. لە کوردستانە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە کە پەرلەمانی کوردستان دروستبوون نزیکەی 375 بۆ 380 یاسا تا ئێستا دەرکراوە. لە کۆی ئەو 380 یاسایە 9 یاسای پەیوەندیدارە بە بواری ڕێخستنی میدیا و کاری ڕۆژنامەوانەوە. یەکێ لەو یاسانی کە هەیە یاسای خرا بەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردنە کە ئەمە بە جۆرە لە جۆرەکان بۆ ئەمڕازەکانی وەکو مۆبایل و ئینتەرنێت ئێستا زۆرجار کەیسەکانی کە پەیوەندی هەیە بە تۆڕە کۆمەڵایەتەکان و ماڵپەڕەکانەوە زۆرجار هە بەم یاسایە باڵێن تحقیقی تیاکرێت و سزای تاوانبارەکە ئەدرێت. لە ڕاستیدا سۆشال میدیا ئەو جانبەیە کە ئەکەوێتە سەر دۆخی ویژدانی بەکارهێنەرەکەی وەک لەوەی کە بکەوێتە سەر دۆخی یاسایەکەی. ڕەنگە تۆ بتوانانی یاسایەک دەرکەی کۆمەڵێ ڕێوشوێن دابنێ بەڵام کە ئاستی وشاری تاکە کەس لەو ئاستەیان نەبوو ئەو پەیامانی بڵاوێ کاتەوە ئەو وێنانەی بەکارێنێ ئەو ڤیددیویانی کە پەخشیەکە خۆی مەسەلەن فلتەرێک نەبوو چونکە ئێمە ئەزانین لە میدیا ئێستا دوو جۆرمان هەیە. میدیایەکمان هەیە کە میدیا تەقلیدیەکەی وەکو ڕۆژنامە و تەلەڤیزیۆن و رادیۆ و کەناڵەکانی دیکە کامانە خۆیان دامەزراوان و مۆڵەتیان وەرگرتووە کەسانی تیا ئیشەکەن بە پارەی ئیشەکەن و ئەرکێکیان هەیە لە بەرامبەرەکەکە مافیان نەدرێتە. بەڵام ئەوانی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئیشەکەن بەڕاستی هەموو کەسێکە بەکارهێنەرن ئەم بەکارهێنەرانە هیچ فلتەرێکیان نییە. زۆر جار مەسەلەن ناوەکەیان وونە نازنامەیان وونە شوێنی بڵاوکردنەوەیان وونە بۆیە زۆر جار لە ڕووی یاساییەوە هەتا ئێستاش مەسەلەن ئیشکال دروست بووە لە ئەمریکا کە یەکێک لە وڵاتانی لە ڕووی یاسایی باڵێن زۆر جار لە پێش زۆربەی وڵاتانەوە تا ئێستا ئەو نەیتوانیوە یاسایەکی تۆکمە بۆ ڕێخستنی بواری تۆڕە کۆمەڵایەتەکان دەرکات بۆ لەبەرەوەی مەسەلەن تۆ لە سویدەوە تەشیرێ بە منەکە یا تەداخل لە ژیانی تایبەتی منەکەی من بەپێی یاسای سویدی تعامل لەگەڵ تۆ بکەم یا بەپێی یاسای هەرێمی کوردستان کە من لە هەرێمی کوردستان ئەژیم. ئەمە ئیشکالێکی قانونیە تا ئێستا هێشتا ماوەتەوە. ئەنجا ئایا من سزای تۆ بم کە هێشتا ناوناسم ڕەنگە تۆ بەناوێکی خوازراوە پێیجەکە کردبێتەوە و هێرش بکەیتە سەر من یاخود سزای ئەو سەرچاوی دابینکەری ئینتەرنێتە بەم یا ئەو کۆمپانیایە بەم کە باڵێ خەتەکەی بۆ تۆ دابین کردو. ئەمە لە ڕۆی یاسایەکەیەوە لە ڕۆی ئیتیکەکەەوە یا لە ڕۆ حیزبەکەیەوە کە ئێستا بەداخەوە زۆربەی حیزبەکان لە جیاتەوەی مەکتەبی ڕێخستنیان هەیە مەکتەبی تۆڕە کۆمەڵایەتەکانیان هەیە. ینی خەڵک دامەزرێنن بۆ ئەوەی پێیج بکەنەوە لە پێیجەکانەوە هێرش بکەنە سەر نەیارەکانیان یا ئەو کەسانی کە ئەیانەوێ. بەڕاستی ئەمە بەشێک بێ لە ئەخلاقی سیاسی لیستەکان یا کاندیداکان کە ئەمەش لای ئەوان ببێتە هێڵی سوور تۆ ئەگەر منافەسەی سیاسی لەگەڵ مناکی وەرە لەسەر بەرنامەکە بیکە لەسەر ئەساسی ئەوەی من لە 4 ساڵی داهاتووە چ پلانێکم هەیە چ پرۆگرامێکم هەیە چ بەرنمەیەکم هەیە لەسەر ئەساسی ئەوە بۆ نمونە ئەگەر هەتا پێیجی شەکەیتەوە هەتا بەشێک لە هەڵمەتی هەڵبژاردن لەو ئاراستەوە بیکە نەگەوەی تەداخولکە لە ژیانی تایبەتی مندا وەکو کاندیدێک. ئێمە لە هەڵبژاردنەکانی 2009 و لە هەڵبژاردنەکانی دوایە بینیمان چەند کاندیدایەکی ژن کۆلاج و مۆنتاژیان بۆ کرابوو هەندێک سوڕیان هێنرا بوو هەندێک ڤیددیویان هێنابوو و لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بڵاو کراوەتەوە و یەکێک لە ئامانجەکانی ئەم تۆڕە کۆمەڵایەتەکان ئەم پەیجانشکەی ئیژەکەن هەر ئەوەیە وەکۆڵەیە تارگێتەکە یا ئامانجەکە بیپێکە کە بڵاو بۆ فلانە کاندید ئەم هینەی هەیە لە ژیانی تایبەتی خۆیان تاوا ئەو ڕەنگە دوایی بیسرێتەوە کە ئەمەش ڕەنگەیەکێک بێ لە ئیشکالە قانونیەکان تۆ مەسەلەن شتێک لە کورسات بڵاوەکەیتەوە ئەچێتە ئەرشیفەکەتەوە سبێنە من ئەگەر بمەوێت سکاڵە لەسەر تۆ تۆمارکەم ئەگەڕێمەوە بۆ ئەرشیفەکەت بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەرشیفەکە دوونە نییە. دەستخۆش بۆ دکتۆر شوان ئادەم ئەیڤە سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی زۆر سپاس دەکەین بۆی کە لەگەڵمانە ئەمڕۆ ئامادە بووین. زۆر بەخێر بێ. سپاس ئامادە بوون.